یۆنگ کیپار کۆنسۆڵی کۆریای باشوورە لە هەرێمی کوردستان لەسەر ئەو دۆخە قورسە قسە دەکات. دووچاری هەرێمی کوردستان بوو لە ساڵی کۆتایی 2017 و 2018 هەندێکی، بەڵام بە هەوڵی حکوومەت هەروەها سەرۆکوەزیران تێپەڕێنرا. یۆنگ کیپار لە ساڵی 2018ەوە کۆنسۆڵی کۆریای باشوورە لە هەولێر دەڵێ سەرکەوتن بەسەر داعشدا ئیرادە و ئازایەتی خەڵکی کوردستان بوو. لە 2018دا دوو هەڵبژاردن ئاشتیانە و بێگرفت لە کوردستان کرا. قۆنسڵێ کوریا باشوور لە هەولێرێ بە هەمان ڕەنگی سپاسیە هێزên پێشمەرگەژی کرد و باوایەکی زیرەکانە لە دژی داعشێ بەسەرکەت. ساڵی نوێتان پیرۆسبی. With the incoming new year, I wish all the people of Kurdistan لەگەڵ هاتنی ساڵی نوێ هیوای باشینەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەخوازم، لەگەڵ تەندروستی و سەرکەوتنی بەردەوام. یەکەم جار کە من هاتمە کوردستان ساڵی 2016 بوو. وەکو کۆنسڵخانەی گشتی ئێمە لێرە پێشبەچوونی زۆرمان بینیوە. هەروەها ئاستەنگیش هەبوون لە هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو. بەڵام لە سەرو هەموویەوە ئێمە لە شەڕی دژ بە داعش سەرکەوتنمان بەدەستێنە. سپاس بۆ ئازایەتی و قوربانیدانی شەهیدان، بە تایبەتی پێشمەرگە. خاڵی دووەم ئەوەیە کە ئەم ساڵ دوو هەڵبژاردن بە سەرکەوتویی و بە شێوەیەکی ئاشتیانە ئەنجامدران. ئێستاش سەرکردە سیاسیەکان لە هەوڵی باشکردنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێردان. گوێگری کۆنسۆڵی چین لە کوردستان ئامادەی وڵاتەکەی نیشاندا بۆ ئەوەی هەماهەنگی و پەیوەندی باشتر لەگەڵ هەرێمی کوردستان بۆ بەرسین ئاست دروستکەنەوە. جیگری قۆنسڵێ چینێ وانگ سیۆهۆنگ دەبێژە هێویاوان ئەوە کو خەڵکی کوردستانێ ببە خودی پاشە ڕۆژەکە گەشتر. ئێمە ئامادەین لەگەڵ خەڵکی کوردستان کار بکەین بۆ ئەوەی هەماهەنگیەکانمان ببینە بەرزترین ئاست. هیوا دەخوازن خەڵکی کوردستان بەهۆی سەرکردایەتی نوێ و حکومەت ببنە خاوەنی داهاتوێکی خۆشگوزەران. ڤیکتۆر سۆماکۆڤ کۆنسۆڵی ڕووسیایە لە هەرێمی کوردستان هیوای ژانێکی باش بۆ خەڵکی کوردستان دەکات. دەڵێ کورد زەجری زۆریان بینی لە شەڕی داعشدا قوربانیشیاندا. بە هەلکەفتا سەری ساڵێ و بە ڕیا ڕووداوێ قۆنسڵێ رووسیا پیرۆزباهیە لە خەڵکی کوردستانی دەکە و دەبێژە بە ناوێ خەڵک و حکوومەتە رووسیا ئەم هێویە ئاشتی و خۆشیەش هەموو جیهانێ دەخوازن. قۆنسڵێ رووسیا هەروەها ڕۆلا کوردان دە شەڕێ داعشێ دەژی بلند نرخاند. ئەو ڕۆڵە ئێوە لە شەڕی داعشگێڕاتان بەرز و باشی دەنرخێنم. بە ناوی خەڵکی رووسیا هیوای ئاشتی و ژیانێکی خۆش بە هەموو لایەک دەخوازم. ساڵی نوێتان پیرۆز. مارتن وار کۆنسۆڵی گشتی بریتانیا لە کوردستان بە ڕووداوی گوت دەبێ خەڵکی کوردستان بە گەشتبینیەوە بڕوانە داهاتوو بە تایبەتی بۆ ساڵی 2019. مارتین وار دەبێژە ئەم بەهێوینە کو di sala 2019 de xelkê Kurdistanê bêyî pirsgirêk bibe serî û jiyaneke xweş biborîn. کریسمس بەڕێگاوەیە. کریسمس کاتێکی ساڵا کە خانەوادەکان بەیەکەوە چێژی لێ دەبینن. بۆیە هیوای پشوێکی خۆش بۆ خۆتان و خانەوادەکانتان دەخوازم. دوایش ساڵی نوێ دێت. ساڵی نوێ ئەو کاتەیە کە بە گەشتبینی دەڕوانینە داهاتوو. دەمەوێت 2019یەکی خۆشگوزەران و ئاشتی خواز بۆ خۆتان و خێزانەکانتان بخوازم. قۆنسڵە ئەڵمانیاییژی پەیاما خۆیان سەرێ ساڵی دەژ ڕووداوێرە ڕاگەهاند و باوەریە وان بە حکوومەتێن عێراق و هەرێما کوردستانی هەیە کوێ بێنە پێکانین و گەلێک تشتان باشتر بکەن. باربارا وولف با بۆنەی سەری ساڵەوە پیرۆزبایی لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە بۆ ڕووداو قسەی کردووە ئەمە پەیامەکەیەتی. هیوای باشترین بۆ ساڵی نوێ بۆ هەموو لایەک دەخوازم. هیوای پشوێکی خۆش و هێمنانە بۆ هەموو لایەک دەخوازم کە ئێمەی ئەڵمانیەکان هەمیشە لە کریسمس و ساڵی نوێدا پێدا تێدەپەڕین. ئێمە هیوا بۆ گەشتبینی و هیوا و ئاوات دەخوازین. ئێستا خەڵکی عێراق و هەرێمیش بۆ پشۆدا تێدەپەڕن. هیوا و متمانەی زۆرمان بە حکوومەتی بەغدا و ئەوە هەیە کە لێرە پێک دەهێنرێت. ڕیکاردۆ ڕۆدریگز بەرپرسی نووسنگەی نەتەوە یەکگرتووەکانە لە هەرێمی کوردستان لە پەیامی خۆیدا بە بۆنەی دەستپێکردنی ساڵی تازەوە دەڵێ بە ناوی نەتەوە یەکگرتووەکانەوە ستایشی خەڵکی کوردستان دەکەم کە لە چەند ساڵی ڕابردوودا بەرگەی زەحمەت و گوشار و هێرشەکانی داعشیان کرد دوجار سەرکەوتن.
بەرپرسێ نویسینگەها هەرێما کوردستان یان نەتەوەی یەکبووی لە هەولێرێ ریکاردۆ ڕۆدریگێز بە هەلکەفتە ساڵا 2019 هێوی کرد کو ئاشتی ئارامی و پێشکەتنە ئابۆری ببە پارە خەلکێ هەرێما کوردستان. خوشکان برایان کاتێک لە ساڵی نوێ نزیک دابینەوە دەماوێت بە ناوی نەتاوە یەکگرتوەکانەوە سوپاسی دڵسۆزانەی خۆم بگەیەنم بە خەڵکو و دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ پشتیوانی لێوەجێ کردنی کاردەمای UN. ئارێزووی تەندروستی باش و خۆشگوزارانی بۆ خۆتان و خانەوادەکاتان دەکەم بە بۆنەی حەدی ساڵی 2019. هیوای ئاشتی و سەگەمگیری و پێشکەوتنی ئابووری بۆ سەرجەم دانیشتوان دەخوازم بە گەشتبینیەوە چاو لە داهاتوو بکەین. ساڵی نوێ 2019 پیرۆز بێت. بەخوا بە کوردیەکی باش قسەی کرد. بەڕێوەبەری خاچی سوور لە هەولێر بە بۆنەی ساری ساڵەوە بە ڕووداوی گوت هەرێمی کوردستان شوێنێکی خۆشە بۆیە کاتێک ئەرکەکەشی لە کوردستان تەواو دەبێ حەز ئەکا دووبارە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. بەڕێوەبەری خاچی سوور لە هەولێر هیوای ژیانێکی خۆش بۆ خەڵکە خوازێ لە 2019دا. ڕێوەبەری خاچە سۆر لە هەولێرێ هەروەها بە 3 زمانان سپاسیە ڕایەدارên هەرێما کوردستانê kir ku gelekî alîkariya wan kirine. I wish all the best of luck and happiness to the Kurdish people. هیوای باشترین بەخت و خۆشگوزەرانی بۆ گەلی کورد دەخوازم. پێم وایە کاتێک ئێرە جێ دەهێڵم پارێزگاری لە بەشێک لەو هاوڕێیەتیە دەکەم کە لێرە دروستم کردووە. هاوکات پێم وایە ئێرە شوێنێکی خۆشە و کاتێک لێرە دەڕۆم دەمەوێت لە داهاتوودا بۆی بگەڕێمەوە. سوپاس بۆ ئەو کەسانەی کە من لە هەولێر ناسیومن و کاتێکی خۆشم هەبووە.